بەڕاستی ئێستا حالیان بازار شێواوە دابەزێنێکی زۆر بەخۆی دیتەوە خاستن زێر و زیو لەوەی تقریبان هەفتەك پێشتر بازار زێر و زی زۆر هەستا بوو زێر گەیشتە ملیۆنێک و 175,000 ملیۆنێک و 175,000 زیو گەیشتە 55 وەرەقە زیاترش ئێستا 32 33 هەڵدەستی دێتە خوارێ ئەوەی ئیشی خۆی نییە با نەکە باشترە ئەو زەرەرەی لە خۆی لە مالێ با بخۆ باشترە لۆ زەرەر بکە جەڵتەی لێدایە ژینی خۆی تەلاقدایە لەگە کوڕی خۆی بە شەرهاتیە لەگە کچی خۆی بە شەرهاتێ لۆ ئەوەی پێگوتیە بکرا زەرری کردی ئەوە نەیکڕیا قازانجی کردی ئەو دەبوو تا مشکلە لە مالیان قەنەعاتەبی ئەمن ئاگام لێیە چەند کەس زەڵتە لێدایە چەند کەس بووتە ئیش مەشاکلی ئەوە بووە خێزانی بۆ لە ماڵی